بنای خواست صلاح و رنهیام در شنه بن ساخ و سلامت و تندرست بون انشالله. برازان دیسان و منیات مویل در خدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بدا سنان پاره لانترنت لا پیجی فیسبوکی بدا سنان پاره لانترنت هر وحالت چنل یوتیوبی بدا سنان پاره لانترنت و برازانه که یکم جاراو چنل یبینن لیره چنلی بدا سنان پاره لانترنت کمن نیات مویل هفتانه 4 ویدیو لریاو چنل و بلاو کموه که ایوه بی برام بردتوانن دراو الکترونیاکان واربها دلار امریکی به دست بهینن بو اوی ایو هیچ کلا ویدیو کانی دهاتو لدست ندن که من بلاگانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاتی که من ویدیو یک آپلود تکم یا خود بلاو کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوی آگادار بکاتوه و ایکم کسبن که بین ویدیو کام ببینن. بله عزیزان امرو بطواوی باسی بیبی دوج سواپا کن که ایوه چون دتوان لوی دراو کانتان چنج بکن با دراو کیتر یا خود لاناو خودی بیبی دوت سواب ایوه بتوانن استیکی بکن و تا دراو کانتان دابنن دراوی بیبی دوت یا خود هر دراو کیتر ولا جیات یا دوباره بیبی دوجی بر بگرن. بیناری هم ویدیوی بن تا کوتای عزیزان چون که ویدیوی که زور گرینگه بو اوی با تواوی و با پخته چونیتی کار کردن با بیبی دوت سواب بو ایوه شرح بکن. برزان آگادار بن چون که لایستاد الانترنت پیجو و هر وها وبسایت کان اسکم گلک زورن من لینکی بیبی دوت سواب و تا اکسچنجی بیبی دوت لجرم ویدیوی دانم لدیسکریپشن یوتیوب با اوی ایوه کلیک لسر بکن و بین ناو اکسچنج که الان لبیر نکن با وی پی این ایوه ناتوانم بین ناو اکسچنج که وی پی این اکدا بازینن و با آسانی داتوانم بین ناو اکسچنج که عزیزان لیرانه من چون که ترانسوالتی خوم کانکت کردوه به اکسچنجی بیبی دوچ لیرانه با دیس کانکتی بکم با اوی ایوه که چون بتوانن کانکتی ام که چون کانکتی بن لیرانه کانکت والیتایه فرقی ناکت و دوشوینه عزیزان لیرانه کانکتی اکید دتوانی به میتاماسک و والیتکانی تر که لیرانه ایما پیوستی من به ترانسوالتی هیا لیرانه چون که من با کامپیوتر انجام یادم عزیزان لیرانه کیو آر کد مدته ابی او کیو آر کدی چون که ترانسوالتم لنا موبایلیه ام کیو آر کد بدم موبایلی خون با اوی با آسانی ترانسوالتی من کانکت به با بیبی دوت سواب توانه که موبایلی به کار دینن یک سره کانکت دبن با بیبی دوت سواب. بله عزیزان ترانسوالتی من کانکت بو با بیبی دوت سواب لیره چند باشه که گرین که با اوی بوی و شرح بکم یکم جار سواب عزیزان لیرانه کاتی کلیک لسر سوابی کن ایوه دتوانن لیرانه استامن 0.306 بی ام بیم هیا و یک سره و عدده کلنا و ترانسوالیتی تو هیا پیشانه ده دتوانی لیرانه 0.306 بنوسی و لیرانه دتوانی کبری اونده بیبی دو جکه و دتوانی هر وکو اکسچنجی پنکیک سواب دتوانی لیرانه یک سره کانفرم سوابی بکی و بیبی دو جکت بکری و لیرانه شازیزان هر وکو پنکیک سوابی اگر کنکی نوی هبو دتوانی لیرانه کانترک ادرسی کوپی بکی و زیاد بکی و بچی بکرید و دتوانی لیستی خوش لیرانه هل بجیری که سواب بچی دراویگ بکید اما لیرانه سوابی بیبی دوزه که چون سوابی بکن من باشه گرینگه کن بوی و شرکم عزیزان بو اوی ویدیو که دریج نبیتوا لبشی ایر دو باش من هیا که فارما و هر بها پولسه ایما پیوستی من ببشی پولسه اگر داتانوی بیبی دوزه کانتان فارم بکن با اوی سود روزانه ل استیک بکن ببورن با اوی سود روزانه ل استیک کردنی بیبی دوزه کانتان ور بگرن که هر وکو لیرانه بین نازیزان که من نزیکی 3 ساعت 4 ساعتی که بیبی دوزه کانی خومن استیک کردوه لناو ام باشه که هر وکو گوتم لیرانه لبشی پولز یکم حلب جری عزیزان که لایستادا من نزیکی 4-5 ساعته تقریبا 124,000 بیبی دوجم بعد سنوه لیرانه باشی دیتیل سیا
چونکە من دامنەوە ئازیزان ناتوانم دووبارە ئەو کارەی ئەنجام بدەم لێرانە بەشی ئەنێبڵت هەدەتێ ئەنێبڵ کاتێک کلیکەکەیت و دواتر دێپۆزیت و چەند بەیبی دۆزت هەیە لێرانە فارمە ستێکەکەیت بۆ ئەوەی سوودی ڕۆژانەت بدەتێ و تۆ دەتوانی ئازیزان هەر کاتێک کە بتوێ لێرانە ڤیزرۆڤ هەیە واتە سەیری لێرانە مەکەن کە نووسرە 715 ڕۆژ هەر کاتێک کە ویستت دەتوانێت ڤیزرۆڤی بکەی و بەیبی دۆجەکانت لە ستێک بینیتە دەرەوە واتە نامەحدودە هەر کات و سەعاتێک کە بتوێت دەتوانێت ئەو کارەی ئەنجام بدەیت و ئەمەش سوودی ڕۆژانەیە کە دەتوانێت هەموو کاتێ سوودی ڕۆژانەکەت لێرانە کلایمی بکەیت کە ئێستا بۆ نمونە من 124,000 بەیبی دۆجە مەدەسێنەوە دەتوانم لێرانە ڕابکێشم بەڵام ئەو کارەی مەکەن چونکە نزیکەی 8 بۆ 10 سنتت لێیە بە لێرانە هەر کاتێکە بەڕاستی عەدەدێکی زۆر بۆ ئینجا وەرە لێرانە ڤیزرۆڤی بکە ئەمە بوو ڕیواردەکەی ئازیزان بۆ کە بەیبی دۆجت فارم کردووە دەتوانێت لێرانە ڕابکێشیتە دەرەوە و لێرانەش ڤیزرۆ واتە هەموو ئەو بەیبی دۆجانت کە لێرانە ئەستەیکت کردووە دەتوانێت لێرانە بە یەکجارەی ڕابکێشی ئەمەش بەشی فارم بەشی پۆلس و فارمیشەیە ئازیزان فارم زۆر گرینگە پێشەوەی بچینە سەر فارم ئازیزان لێرانە بچینە سەر بەشی ئینفۆ بۆ ئەوەی شتێک بۆ ئاگاداریتان بۆ زانیاریتان زیاد بکەم لێرانە چمان پێشانەدە کە لە 24 کاتژمێری ڕابردوودا هەروەکو بینە ئازیزان کە 136.5 کە 136,000 دلار خەڵکانێک پارەیان لەناو بەیبی دۆج سواب دانا کە بەڕاستی ڕقەمەکی باشە چونکە بەیبی دۆجکۆین لە ماوەی 5 ڕۆژە هاتووە کە ڤۆلۆمی 24 کاتژمێری لەناو بەیبی دۆج سواب بوویتە 136,000 دلار کاروەکو لێرانەشم مدارەکەیە بینن هەر بەرەو هەڵکشانە ئەمە زۆر گرنگە ئازیزان چەند لێرانە ئەمە بچیتە سەرەوە ڤۆلۆمی 24 کاتژمێری ئێمە شاهدی توکەنسوزی زیاتر لەناو بەیبی دۆج سواب دەبین و لێرانەش 18 ملیۆن دلار ئازیزان ئەمە هیچیە ئەمەش لیکۆدیتی بەیبی دۆجکۆینە ئەمە زۆر گرنگترە لەوەی ئازیزان چونکە هەرچەند لێرانە کە بۆ سەرمایەی کە لەناو بەیبی دۆج سوابیان داناوە ئەمە ڤۆلۆمی 24 کاتژمێرە بەڵام ئەمە ڤۆلۆمی گشتی بەیبی دۆج سوابە کە 18 ملیۆن دلارە هەرچەند لێرانە بچیتە سەرەوە بەڕاستی ئێمە شاهدی توکەنسوزیەکی گەورەی بەیبی دۆجکۆین دەبین بەڵام لەبیر نەکەن کە بەیبی دۆج سواب هەموو 5 ڕۆژە هاتووە بەڕاستی عەدەدێکی باشە کە 18 ملیۆن دلار لەناو بەیبی دۆج سواب خەڵکانێک هاتوون و سەرمایەیان داناوە ئەمەش بەشی ئینفۆ بوو بەڵام بەشی فارم لە ئێرن لە بەشی فارم ئازیزان لێرەش تۆ دەتوانی بە هەمان شێوە دراوەکان ئستێک بکەیت بەڵام بەیبی دۆج نە جووت دراو ئازیزان ئستێکیان بکە واتە بۆ نمونە BTS B و BNB یاخود BNB BUSD ئەمەش شێوەیەکی ترە ئەمەش جوورێکی ترە لە ئەستەیکردن کە ئێوە دەتوانن لێرانە بۆ نمونە لە بەشی دیتایلز دێپۆزیت لێرانە تۆ هەم دەبێت BNB تەبێ هەم BUSDT ئەمە بچی ئازیزان بۆ ئەوەیە کە تۆ ئەم جووت دراوەی ئازیزان بێخیتە ناو بەیبی دۆج سواب بۆ ئەوەی خودی بەیبی دۆج سواب لە ترانزێکشنەکان ئاپارەی کە تو داناوە لە ترانزێکشنەکانی بەکاری بهێنیت لە جیاتی ئەوەی قازانجت ئەدەتێ ئەمەش تۆ دەتوانی بە هەر جووتکۆینێک کە دەتوێت بوو نمونە ETH و BNB لێران لە بەشی دیتایلز بچی و ئەم دوو دراوان دابنەی بۆ ئەوەی یاخود ئەستێکی بکەی بۆ ئەوەی بەیبی دۆجت بداتێ بەڵام هەروەکو گوتم ئەبێ هەر لێرانە هەر بەشێک کە هەلە بژێری ئازیزان ئەبێ ئەم دوو دراوەت هەبێ جا تۆ هەر چەند دابنەی بەپێی ئەو دراوەکە داتنەوە سوودی ڕۆژانە بەیبی دۆجت ئەدەتێ بەڵام بۆ ئێمە هەروەکو گوتم کە لێرانە لە بەشی فارم پۆلس ئازیزان لێرانەکە بخۆم داناوە لێرانە بەیبی دۆج باشترین ڕێگە ئەوەیە کە تۆ بەیبی دۆجکۆینی خۆت دابنەی بۆ ئەوەی سوودی ڕۆژانەت بداتێ سوودەکەی لە ئێستادا زۆر کەمە ئازیزان 0.011 کە بەڕاستی زۆر کەمە بەڵام هەروەکو کە ئاگام لێە ئەم سوودەی زیاتر دەبێ بۆ ئەوەی ئێوە بەیبی دۆجەکانتان ئستێکی بکەن و لە جیاتی خودی کە بەیبی دۆجی ئستێکەکەن دیسانەوە بێت و
بیبی دوج تام بداته واتا ایوا بیبی دوجی استیک کن و دیسانه و بیبی دوجی فارم کن. لیرانش لسر و هر وکو بینن که سرتیک تیکی بیبی دوج سواب لا سرتیک تیکی شینی ورگرتوا واتا اکسچنجی کی جی متمانه و سواب که تایبتا با خودی دراوی الکترونی بیبی دوج کوین و هیچ لی مترسن ایوا ورن لباشی ارن لباشی پولز بیبی دوجا کانتان اگر کمیش روزانه بتان داته ورن استیکی بکن بو اوی براستی بیبی دوجی دیسانه و فارم بکن. ولی عزیزان اما گرینگترین دنگو باسی و هر وها فرکاری بیبی دوج سواب بو اوی ایواشی استفاده لبکن بلام نبیر نکن لری او لینکه بچونن او بیبی دوج سواب کامل لجیرم ویدیو ایدانم لدسکریپشن یوتیوب بو اوی خوانه خواسته حلی نکن چون که هر وکو گوتم زور سایتی فیکو اسکم هیا لانترنتا بناوی بیبی دوج سواب. هر رخ نکامیم بسیاره که بولاجیر ویدیو علا چنل یوتیوبون بنومسن من بچه آن جوابتان ادم آوه تا ویدیو یکی تر ویبسایت یکی تر اپ یکی تر و هر و برنامه یکی تر همو تنبا خوی گورس بیرم و یارو پناهی ایوه بید واتان لگر